لە دەنگدانی تایبەتی ئەم جارەدا بەرزبوونەوەی ڕێژەی دەنگی پوچەڵ سەرنجڕاکێش بوو. ئەم دیاردەیە بەڕوونی ئاماژەیە بۆ ئەوەی ژمارەیەک لە دەنگدەرانی تایبەت لە ژێر فشاردا بۆ وێنەگرتنی دەنگەکانیان ناچار بوون دەنگەکانیان بسووتێنن. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری دەڵێت دەسەڵات هەموو ڕێگەیەکی نامەشروعی تاقی کردەوە، بەڵام دەنگدانی گشتی جیاوازە و خەڵک بڕیاری خۆی دەدات. ئێمە بینیمان لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن هەموو ڕێگەیەکی نامەشروع لەلایەن دوو هێزی دەسەڵاتدارە و تاقی کرایەوە و ئەوەی کە ماف و شایستەیە و خەڵکە بوو لە چەند ساڵی ڕابردوو پێویست بوو بکرایە نەکرا، هەمووی بە منەت وترایەوە بە خەڵک کرا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە. بۆیە دەنگدانی گشتی بەجبەت تەواوی جیاوازە لە دەنگدانی تایبەت بۆ ئەوەی کە شێوازی بردننی خەڵکەکان ناچارکردنیان بە هەندێ کار جیاوازە. ئەوەی دوێنێ ڕوویدا ڕنگدانەوەی ئەوەیە کە متمانە بە دەسەڵات تەنانەت لە نێو هێزە ئەمنیەکانیشدا نەماوە و ئەوەی ئەوانی هێشتووەتەوە تەنیا فشار و زەبر و زەنگە. شارەزایانی هەڵبژاردن پێیان وایە ئەم فشارە لە دەنگدانی گشتیدا بوونی نییە و خەڵک دەتوانێت بە ئازادی و بێترس دەنگ بۆ ئەو کەسانە بدات کە بەڕاستگۆ و دەستپاکی دەزانن. ئەم ژمارەی پوچەڵ و ڕێژەی پوچەڵانە لە دەنگدانی گشتی نابینێ، چونکە سپیسێکی فراوانتر فەزایەکی گەورەتر هەیە بۆ دەنگدان لە دەنگدانی گشتیە. لە ڕاستیە ئەگەر کۆی بکەیتەوە دەنگەکانی دەسەڵات کەمی کردو زیایی نەکردووە بەراورد بە زیادبوونی ڕێژە هێزە ئەمنیەکان ئەو دەستگا ئەمنیانەی کە زیادیان کردووە، زۆربوونی ڕێژەی دانیشتوان، هەموو ئەمانە لە ڕاستیە ئیسلمێنن کە دەسەڵات ڕۆژ لە دوای ڕۆژ دەنگەکانی کەمەکە، دەنگەکانی دەرەوەی دەسەڵات زیاکە. و بەڕاستی بەشێک لەو سیاسەتەی کە لەم هەڵبژاردنەیە پێڕۆ کراوە بە تایبەتی سەبارەت بە نەتیجەکانی دەنگدان ئەوەیە دەنگەکانی ئێمە کادرەکانی ئێمە بە تایبەتی وەکو کۆمەڵ مودەیەک پێش هەڵبژاردن هەمووی نەقل کراون بۆ گشتی، یعنی ئەم سەرنجە پێویستە دەنگدەری کوردستان بیزانێ. ئێمە زۆرێک بۆ نە چەند سەد کادری ئەمنیمان هەیە، پۆلیسمان هەیە لە ناو هێزە تایبەتەکانە تا ئێستا دەنگیان داوە لە پێش هەڵبژاردن کە نەقلەکرێن بۆ گشتی. ئەمە تەئسیر لەو ڕێژەیە دەکا بۆ ئەوەی سحر لە چاوی خەڵک بکەن بۆ ئەوە بڵێن کە علاساز ئەم هێزانی دەرەوەی دەسەڵات سەوتیان کەمی کرۆ زیای نەکردو. دەسەڵات لە هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی داوە بە خۆسەپاندن دەنگ بەدەست بێنێت و سنوورەکانی ئازادی تەسک کردووەتەوە. بەڵام دەنگی پوچەڵکرا و ئاماژەیەکی ڕوونە کە خەڵک تەنانەت لە دەنگدانی تایبەتیشدا فشار ڕەت دەکەنەوە. دەنگدانی گشتیش ڕۆژی سزادانی گەندەڵکارانە و هەموو ئەو درۆ و چاواشەکاریانەی کە جووت حزبی دەسەڵات دەنگدەرانی پێدەترسێنن لای خەڵک ئاشکرا بووە و کۆمیسیۆن گەرەنتی ئەوەی کردووە کە کەس ناتوانێت بزانێت دەنگیان بەکێداوە.